وەکەم لایەک ئاگادارن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ڕووداوێک لە شاری هەولێر بوو کە بینیمان لە دیمەنێکی جواندا کچێکی ئەو شارە پەڕەکانی قورئان لەسەر شەقامی 120 مەتری کۆ دەکاتەوە. ئەو ڕووداوە هەموو لایەکمانی تاساند. کەلامی خودای گەورە و قورئانی پیرۆز بەو جۆرە ببینین لەسەر شەقام کەتیە. لە هەموو ئاستەکاندا حکوومەت دەستگا پەیوەنددارەکان هاتنە سەرخەت بۆ دۆزینەوە و دەست نیشانکردنی ئەو کەسانەی کە ئەو کارەیان کردیە. ئێمە لەگەڵ ئەوەی دڵنیاییمان هەبوو کە ئەو کارە وەکو لە ڕاگەاندراوەکەی پارێزگاشدا ڕامانگەیاند ئەو کارە سیفات و ئەخلاقی خەڵکی شارەکەمان نییە، بەڵام لەگەڵ ئەوەشدا گومانمان هەبوو کارێکی فتنەجێڕی بیتن بۆ تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی بۆ بێڕێزیکردن بە کەلامی خودا و لە نەتیجەدا فتنەجێڕێک لە شارەکەمان لە هەولێری پایتەخت بێتە ئاراوە. بەڵام دوای ئەوەی کە دیمەنەکان بڵاو بووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دەستگاکانی ڕاگەیاندن بە هەموو جۆرێ قسەی لەسەرکرا، ئێمەش لەلایەن سەرۆکی حکوومەتەوە ڕاست پێردراین کە دەستگاکانی پەیوەندیدار لە هەولێری پایتەختدا، دەستگاکانی ئاسایش و پۆلیس و ئارامی بە دروستی بێنە سەرخەت و بۆ دۆزینەوەی ئەو کەسانە. بەڵام بینیمان کاتێک لەلایەن بنەماڵەیەکەوە پەیوەندیمان پێوەکرا ئەوان ڕایانگەیاند کارێکی ئەنقەز نەبووە، بەڵکو لەلایەن بنەماڵەیەکی دیندار نوێژکەر قورئان خوێن ئەو ڕووداوە دروست بووە و دواتر تەفاسیلەکەی چۆنیەتەکەی لەلایەن یەکێک لە کوڕەکانی ئەو بنەماڵەیە بۆ ڕایگشتی ڕادەگەیەندرێ. ئێمە پێمان باش بوو وەکو پارێزگای هەولێر و بەڕێوەبەری ئەوقافی هەولێر ئەمڕۆ لە کاتێکدا دەستخۆشی لە مامۆستا بنار ئەو خوشکە بە ڕێزەمان بکەین کە ئەو کارەی کرد، کارێکی دروستی کرد و هەروەها یەکێک لە ئەندامانی ئەو خانەوادەیەش بێن لە بەردەم ئێوەدا بۆ ڕایگشتی ڕووداوەکە باس بکەن. دیسان تاکید دەکەینەوە ئەو کارێک کە بوو دوورە لەوەی کە کارێکی ئەگەر بە ئەنقەز بە هەر جۆرێک بە تاوانبارەکەمان دەدۆزیەوە بە تونترین شێوازیش دەرحەقی مامەڵە دەکرات، چونکە ئەوە دوورە لە بنەماکانی بێکەوەژیان و بێڕێزیکردن بە پیرۆزیەکان و بە تایبەت بەرامبەر بە کەلامی خودا و قورئانی پیرۆز کارێک نییە قبولکراو بێتن و هیچ کەسێک بتوانیتن لە بۆی بچێتە سەر. بۆیە دووچان تاکید دەکەمەوە یەکێک لەو ئەندامانی ئەو خێزانە باز لە چۆنێتی ڕووداوەکە دەکات. خاڵێکی دیکە بەڕێزان لە چەند ڕۆژی ڕابردوو لە شارەکەمان لە هەولێر دیمەنێکی دیکە بوو کە دیسان ناخی هەمومانی هەژاند کاتێک کەسێک لە براژن و لە دایکەکەی دەدا. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دەستگاکانی پۆلیس و ئاسایش و ئارامی هاوکاری ئەو کەسە ئەو کەسێک کە لەگەڵیدا بووە ئەو ڕووداوە ناشیرنە ئەو کارە کرێتە دەکاتن هاوکارەکەی دەستگیر کرا بوو. ئەمڕۆ بەیانی تاوانباری ئەساسیش تۆمەتباری ئەساسیش دەستگیر کرا کە بەو جۆرە پەلاماری براژنەکەی خۆی دەدا و پەلاماری دایکیشی دەدا. پەڕاوی لێکۆڵینەوە کراوەتەوە و جگە لەوەی کە دەستگیر کرایە ئەو کەسە وەکو ئێمە دەستگاکانی پۆلیس و ئاسایشمان ڕاستبارد بوو کە بە دوایدا بگەڕێن، چەند ڕۆژێک بوو بە دوایدا دەگەڕان و ئەمڕۆ بەیانی دەستگیر کرایە جگە لەوەی کە پەڕاوی بۆ کراوەتەوە و لەگەڵ ئەوەشدا بەداخەوە جگە لەوەی کە ئەو تاوانەی کردێ لە دایکی و لە براژنەکەی دەدا داوای پارەیان لێ دەکا. بەداخەوە چەند مادەیەکیش چەند غرامێکیش لە مادەی هۆشبەری پێ بووە ئەوجا تا لێکۆڵینەوەکان تەواو دەبێتن و دەری دەخاتن کە ئایا و کاتی ئەو ڕووداوەشی کردیا ئەو مەوادەی بەکارهێنا یان نا. بەڵام بەداخەوە ئەوەش دیسان ڕووداوێکی دیکە بوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێر بوو. ئێمە دڵنیایی بە خەڵکی شارەکەمان و سنووری پارێزگای هەولێر دەدەین وەک چۆن لە ڕابردوودا دەستگاکانی ئارامی و ئاسایش پۆلیس هەموو هێزەکان بە پێشمەرگە و زێرەبانیەوە هەموو هێزەکان لە خزمەتی پارێزگاریکردن لە سەرماڵی هاوڵاتیان و ئارامی شارەکەمان بوونە. دڵنیایی بە خەڵکی شارەکەمان دەدەین زێتر ئێستا ئەو هێزانە لە ئەرک و وازبی خۆیان دانا ئارامی هەولێر لە سەروی هەموو شتێکەوەی بەلای ئێمەوە، بەڵام بە دڵنیاییشەوە شارێکی گەورە و بەو جۆرە لەو پانتایە جوگرافیە و لەو پێکاتەی ژمارە دانیشتوانەوە ئەو ڕووداوانەی تێدا دەبن. بەڵام دڵنیایی دەدەین لە کاتی ڕوودانی ئەو جۆرە کارانەش وەک چۆن
ئەوەی ئەمڕۆ دەستگیر کراوە هەر ڕووداوێکی دیکە لە شارەکەمان خوانە خواستە ڕوو بدە یان ئەوانەی لە ڕابردوو ڕویاندایە باوەڕی تەواومان بە هێزەکانمان لە پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و زێرەبانی هەیە ئەوانە دەکەونە دەست یاسا و دەستگیر دەکرێن وەڵام دیسان تاکید دەکەینەوە ئارامی هەولێر بەلای حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا پەیوەندیدارەکانی هێڵی سوورە و لە هیچ کەسێ قبول ناکرێتن وەکو فەرد وەکو گروپ یان هەر کارێک بکاتن کە ببێتە مای شێواندنی ئارامی شارەکەمان و لێرەشەوە سپاس لە بۆ هاوڵاتیان کە هاوکاری و هەماهەنگی هاوڵاتیانی شارەکەمان لەگەڵ دەستگا ئەمنیەکانی ئێمە هۆکارێکی ئەساسی سەرکەوتنی کارەکانی ئێمە بووە و دەست پێ ڕاگەیشتنی دەستگاکانی ئارامی بووە داوا لە هاوڵاتیان دەکەین وەک چۆن هاوکار بوونە لە ڕابردوودا لە ئایندەشدا هاوکاری زیاتری دەستگاکانی ئارامی بن و خوای گەورە هەموو لایەک بپارێزیتن و خوای گەورە کوردستان بە ئارامی بهێڵێتەوە هەولێریش لە ناویدا بە ئارامی و بە خۆشی ژیان بکاتن ێستاش ئەو کاکەیە وەکو یەکێک لە ئەندامانی ئەو خێزانە تەفاسیلی زیاتر لەسەر ڕووداوەکە پێشکەش بە ڕایگرتی دەکەفە بکەن. بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرتا سپاس بۆ خوای گەورە کە ئەو دەرفەتەی پێدام کە ڕوونکردنەوە لەسەر ئەو حاڵەتە نەخوازراوە بدۆم کە لە شەوی پێنجشەم لەسەر جمعە لە شەقامی سەدمەتری هەولێر ڕوویدا. سەرتا داوای لێخۆشبوون لە خودای گەورە دەکەم و داوای لێبوردن لە هەموو مسلمانانی جیهان و کوردستان دەکەم بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست کە پێتان ڕادەگەێنم کە ئەو ڕووداوە بە ئەنقەس نەبووە. ئێستاش دەمەوێت ڕاستی ڕووداوەکە لۆ ڕای گشتی و لۆ هەموو ئەو کەنالە بەڕێزانە باز بکەم کە ڕووداوەکە بە شێوازێک ڕوویداوە. ئەمە بە تەمای سەفەر بووین لۆ گوندی خۆمان کە ئێستا دوو خانیمان هەیە، خانێک لە هەولێرە یەکێک لە گوندیە کە ئەشیا شتمان بار دەکرد و ئەشامان پێ بوو جانتا و ئەشایشت و زۆر ئەشامان پێ بوو بارمان دەکرد خوشکەکەم هاتە دەوە قورئانێکی پێ بوو گوتی ئەو قورئانم لێ وەرگرە هەتا دەچم ئەشیاکانی تری ماوە باقیەکەی دەینم کە ئەمەش چوین ئەمیش قورئانەکەم لەسەر جامی سیارەکەدانە سەر فلچەکە لای سەکنی کە دامنا گوتم هەتا ئەشیای تر مابوو بارم کردەوە جێم کردەوە سیارەکە بچووک بوو جێشتم لۆ کردەوە قەدەری خوای گەورە وا بوو ئینسانە معەڕەزە لۆ لە بیرکردنی شتی لە بیرم کرد قورئانەکە لاوم کە سواری سیارە بوون و ڕۆیشتین و ئانا قورئانەکە هەر لە شوێنی خۆی بوو وەداکەم قورئانێکی تریشی پێ بوو ئەو قورئانم لەسەر لە ناو سیارەدانا هەروەم زانی ئەو قورئانە لەبەر هەندێک لە قەدەری خوای گەورە ئەوە بڕوویدا کە هیچ شتێک و هیچ گۆڕانێک بەبێ ئەو ڕوو ناداتن. ئێمەش ڕۆیشتین و هاتم چوینە گوند لە بەحرکە لاماندا سەرەتا هەتا پارشێو لێ بوون پارشێو کە چوم داکمانم گەیاندە گوندی لەوێن دەر شتەکە خوشکەکەم وتی کا قورئانەکەم کە گوتی کا قورئانەکەم ناو سارە هەمومان پشکنی و گەڕاین هیچ نەبوو. ئەوجا کە هاتمەوە هەولێر دیسانەکە دیتم ڤیدیۆ بڵاوبوو بۆ بە قورئانەکەم ناسیەوە خوشکەکەم پەیوەندی پێوە کردم گوتی ئەو قورئانەکەی منە حتا چەند دوعایەکی تێدا بوو بەو پەڕاوە ناسیمانەوە چەند پەڕاوێکی دوعای تێدا بوو کە گەڕاینەوە ئەمیش یەکسەر هێزەکانی لایانی پەیوەندیدار و ئانەم لە ئاگدار کردەوە و ڕاستەخۆ پەیوەندیم بە حکوومەتەوە کردو گوتم شتێکی ئەوها هەیە قورئانەکە لە دەستی ئێمە کەوتۆتە خوارەوە ئەلحەمدولایە ئێمە کەسانێک نین کە دژی قورئان بین و کە بێڕێزی بەرامبەر پیرۆزیەکانی ئیسلام پیرۆزیەکانی ئەو خەڵکە بکەین و بێڕێزی بەرامبەر ئیسلام بکەین و بوێری ئەوەمان نییە کە هیچ کاتێک بەرامبەر خوای گەورە ڕاوەستین وەسپاس پێزانین لە هەموو لایەکێ و کە شتەکە ئەوە ڕاستی ڕووداوەکە ئەوە بوو داوای لێ خۆشبوون لە خودای گەورە دەکەم و دووبارە داوای لێبردن لە هەموو ئێوەی بەڕێز دەکەم دری هەر کەسێکم هێشاندی و دەست خۆشش لەو خوشکە بەڕێزە دەکەم کە بەو سیفاتە جوانەی کە ئەو کارە جوانەی کرد ئەو قورئانەی هەرگرتەوە زۆر زۆر سوپاستان دەکەم دووبارە بەخێر بێنەوە. سپاسان لێبێ من بنار سرێشمەی تەواوی سەبوونەتە لۆگۆی هەولێر بەداخەوە بە پێوانە و مەزەندەی